ئەمە یەکەم سەردانێتی وەکو وەزیری دەرەوەی سوید و ئەم سەردانە بێگومان چاوپێکوتن لەگەڵ سەرۆک هەرێم و سەرۆک حکوومەت و جێگرەکەی لەگەڵ کەمینەکانی کوردستان لەگەڵ ڕێکخراوە مەدەنیەکان علاقاتی سوید و کوردستان بەهێزە علاقاتێکی فراوان و درێژخایەنمان هەبووە و ئەتوان بڵێم لە ئاستی سیاسی لە ئاستی هاوکاری مرۆڤی و لە شەڕی داعش هاوکاری ئاسکەریان نرد تقریبا 200 ئەفسەری سویدیان نرد کە هاوکاری پێشمەرگیان کرد بە مەشق و ڕاهێنان و ئێستش ئەو علاقاتانە بەهێزن کوردێکی زۆر هەیە لە سوید لە سەروی 150,000 کورد هەیە لە سوید ئەمانە بێگومان بەشێکی گرنگن لە وڵاتی سوید ڕەوەندی کورد لە سوید بەهێزە ئەتوان بڵێن بەشدارن لە دروستکردنی ئاجێندەی وڵاتی سوید لەبەرەوە سوید گرنگی بە کوردستانەدا و بە پرۆژەیەکی دموکراسی خۆی ئەزانێ بێگومان باسی زروفی هەرێمی کوردستان و عێراق ئەکرێت کێشەکانی هەولێر و بەغا کێشەکانی ناو کوردستان بێزگە لە سەردانی ئەو دام و دەستگانی کەوا لە کوردستان هەیە بێزگومان ئانلیندە نوێنەری سوسیال دموکراتیشە لەم سەردانە و دەستە خوشکە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان سەردانی یەکێتی شکات بۆی لە نێزگەوە لە مەکتەبی سیاسی لەگەڵ نوێنەرەکانی یەکێتی دانیشتن بکە لێرە بێگومان چاوپێکەوتن وەکو باسمێکە لەگەڵ کەبینەکانەکە لەگەڵ ڕێکخراوە مەدەنیەکان لەسەر دموکراسی و مافی مرۆڤ ئەبێ مناقشە ئەکرێت هەنێک کەمون کوڕی هەیە ئەبێ کوردستان کاری لەسەر بکات ئەبێ ڕیفۆرم بکات و لەبەرەوە سوید گرنگی بە کوردستان دات و کوردستانیش ئەبێ چارەسەری هەنێک کێشە هەیە بیکات.